دوایەوەی قەڵاکەی تەقێنرایەوە بەدزیەوە خۆی گەیاندە بەریتانیا. کوێخادێرین عوزێری لە بەرامبەر ملیۆنان دۆلار دەگەڕێتەوە سلێمانی. سڵاو، من سیڤەر مەلاستارم. زانیاری نوێتان لەسەر کێشەی باڤڵ تاڵەبانی و کوێخادێرین عوزێری پێدەدەم. کوێخادێرین عوزێری دوای ئەوەی قەڵاکەی لەلایەن باڤڵ تاڵەبانی تەقێنرایەوە پێشەوەی دەستگیر بکرێت لەلایەن کۆماندۆ و دژە تیرۆرێکێتی بەدزیەوە لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغدا خۆی گەیاندە ئوردن و دواتر گەیشتە وڵاتی ئەوروپا. ئێستا لە بەرامبەر ملیۆنان دۆلار دەگەڕێتەوە سلێمانی. بەپێی زانیارەکانی پایتەخت میدیا، دوای چەندین هەوڵ بە نێوەنگیری قوبات تاڵەبانی کوێخادێرین عوزێری ئامادە بووە سوڵحی ئەشایری لەگەڵ باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بکات. ئەمەش دوای ئەوەی چەندین جار داوا لە سەرۆکی یەکێتی بۆ سوڵح ڕەت کردەوە و ئەم سوڵحەش کە کراوە دوای هەوڵی چەندین جارە بووە. بەپێی زانیارەکانی پایتەخت میدیا، کوێخادێرین عوزێری لە بەرامبەر ئاشبوونەوەی لەگەڵ باڤڵ تاڵەبانی داوای کردووە کە بە فەرمی داوای لێبوردنی لێ بکرێت و هەروەها جگە لە قەرەبووکردنەوەی بە ملیۆنان دۆلار لە هەمان شوێن قەڵاکەی دروست بکرێتەوە و هێزێکی سەربازی لە ناویەکێتی بخرێتەوە ژێردەستی و بەپێی زانیارەکان باڤڵ تاڵەبانی بە تەواوی مەرجەکانی دێرین عوزێری ڕازی بووە. بەڵام دووبارە دروستکردنەوەی قەڵاکەی ڕازی نەبووە، چونکە باڤڵ تاڵەبانی پێی وا بووە دووبارە دروستکردنەوەی ئەو قەڵایە لە ناوبانگ و کەسایەتی و سومعەی ئەو دەدات وەکو سەرۆکی یەکێتی. دوای و کێشەی یەکێتی چەندین جار ویستوێتی لە ڕێگای پیاو ماقوڵەکانی بنەماڵی عوزێری چارەسەری کێشەکان بکات و بۆ مەبەسەش قوبات تاڵەبانی چەند جارێک پیاو ماقوڵانی ئەو بنەماڵەی بینیوە تا دوجار ڕێکەوتنەکەی لە نێوان قوبات تاڵەبانی و بنەماڵەی دێرین عوزێری بە نێوەنگیری بنەماڵەی حاجی ئیبراهیمی چەرمەگاوە کراوە. بەپێی زانیارەکانی پایتەخت میدیا، قۆناغی یەکەمی ڕێکەوتنەکەی بە گەڕانەوەی کوڕی کوێخادێرین عوزێری دەستی پێکردووە و لە ماوەکی نزیکدا دێرین عوزێری دەگەڕێتەوە سلێمانی. بەڵام دێرین عوزێری ئێستا ئامادە نییە بگەڕێتەوە. گوتوێتی تاوەکو باڤڵ تاڵەبانی پارەکە نەخاتە سەر حسابەکەم و نیازپاکی خۆی نەسەلمێنێت ناگەڕێمەوە و چاوەڕوان دەکەم. چاوەڕوان دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا پارە بخرێتە سەر حسابی دێرین عوزێری و دواتر لە کاتی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکان باڤڵ تاڵەبانی و یەکێتی ئەمە وەکو دەستکەوت بۆ لایەنگرانی حیزبەکەی باز بکات.